هەولێرەوە نادر ڕۆستی وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەولێر لەگەڵمانە بێت. کاک نادر سڵاوت لێبێ و ئەم ساڵ ڕێژەی هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان چەند بووە؟ سڵاو لە بەڕێزت و سڵاو لە بینەران. هاتنی گەشتیار ئەم ساڵەکە بۆ هەرێمی کوردستان هەتا 6 مانگی یەکەم هەر لە دابەزیندا بوو، بەڵام لە جەژنی ڕەمەزان دوای ئەوەی کە پلانێکی تۆکمەدانرا لە پێشتر تواندرا بۆ جەژنی ڕەمەزان هەتا ئەندازەیەک کێروی هاتنی گەشتیاران باش بکرێ و سەر بکەوێت و ئێستا باشترە لە ڕەمەزانەوە هەتاکو ئێستاکە لە ڕێی هاتنی گروپی گەشتیاری بەهۆی کۆمپانیا گەشتیارەکان. ئەمەش لە ژێر ئەو پلانە بوو کە دەستەی گەشت و گوزار بە هەماهەنگی لایەنەکانی دیکە دایڕشت بوو و تواندرا سەر بکەوی تا ئێستاکە لە خوار و ناوەڕاستی عێراق گروپی گەشتیاری لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکان دێن بۆ هەرێمی کوردستان و بەردەوامیان هەیە و لەم جێژنەش گەشتیارێکی باش بەراورد بە جێژنی ڕەمەزان بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر گەشتیارێکی زیاتر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. چاوەڕوانیش دەکرێت لە 6 مانگی دووەمی ئەم ساڵ هاتنی گەشتیار باشتر بێت لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 2015. کاک نادر، ئامادەکاریەکانی دەستەی گەشت و گوزار چی بوو بۆ جەژنی قوربان؟ دەستەی گەشت و گوزار لە ڕێگای بەڕێوەبەرایەتیەکانی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوام لە بۆنە و جێژنەکان ئامادەکاری دەکات بە دروستکردنی چەند لێژنەیەکی تایبەت بە خزمەتگوزاری و چاودێریکردن و بەدواداچوون بۆ شوێنە گەشتیاریەکان. سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی گەشت و گوزار ئەم کاریان ئەنجام داوە، پەیوەندیمان لەگەڵیان هەیە، چاودێریمان کردوونە، ئەوان هەستاون بە کارەکانی خۆیانەوە و هەم لە ڕووی پاککردنەوە و چاودێریکردنی پاک و خاوێنی، هەم لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاری لە ڕووی چاودێریکردنی شوێنەکان لێژنەکان بە کارەکانی خۆیان هەستاون. ئەمە وەکو نەریتێکی ساڵانەی دەستی گەشت و گوزارەکە لە سەرجەم بۆنە و جێژنەکان پێشتر ئامادەکاری دەکات. لەم جێژنێش بە هەمان شێوە ئامادەکاری کردبوو، کەم و کوڕیمان نییە لەم بارەوە. هۆکاری زیادبوونی ژمارەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان تەنها ئامادەکاریەکان بوو؟ هۆکارەکەەوە بوو کە دوای هاتنی شەڕی داعش بۆ ناوچەکە و دروستبوونی قەیران ژمارە گەشتیاران زۆر کەمی کردەوە لە 16 2014 و 2015 لە 6 مانگی یەکەم لە 16 کەمی کردبەوە. ئەمە بەڕاستی بەرەو قەیرانێکی تەواو دەڕۆیشتین. ئەو بارودۆخە قەیرانێکی گەشتیاری دروست کرد و زیانێکی زۆر بەکەرتی گەشتیاری گەیشت. لە سەرەتای دروستبوونی قەیرانەکە هەتاکو ئێستاش ئێمە بەردەوام سەرقاڵی ئەوەی نەکە بتوانین چارەسەریەک بۆ ئەو بارودۆخە بکەین. هەرچەندە چارەسەریەکان لە ژێر کۆنتترۆلی ئێمە نییە، بەڵام هەر چۆنەشی ئێمە هەوڵەکانی خۆمان دەدەین. ئێمە توانیمان لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک دیدار و کۆمەڵێک پێک گەیاندن دروست بکەن لە نێوان کۆمپانیاکانی هەرێمی کوردستان و کۆمپانیا بیانیەکان وەکو خوار و ناوەڕاستی عێراق و کۆمپانیاکانی تورکیا و کۆمپانیاکانی ئێران و هەروەها چەند کۆڕ و کۆبوونەوەیەکمان ساز کرد لەگەر کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان و کۆمەڵی کۆمپانیاکان. هەموو ڕێو شوێنێکمان مەگرتە بەر لە دوجار و هەروەها لەگەر دەستگا پەیوەنددارەکانی هەرێمی کوردستان لە دوجار گەیشتینەوە ئەنجامەی کە بتوانین چەند گروپێکی گەشتیاری لە ڕێگەی کۆمپانیا گەشتیاریەکە جارێکی دیکە بینینەوە هەرێمی کوردستان و لێرە سوپاسی لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی دەستگا ئەمنیەکان دەکەین کە کار ئاسانیان کردووە لە بازگەکان لە ئێستادا لە ڕێگەی گروپی گەشتیاری گەشتیار بە منشاء دێت بۆ هەرێمی کوردستان و لە جەژنی ڕەمەزانەوە تاکو ئێستا هاتوونە بۆ هەرێمی کوردستان و لەم جەژنەش وەکو ئاماژەم پێکرد باشترە بە تایبەتی لە شاری هەولێر. واتە دوای کۆمەڵی کۆش بەڵام تا ئێستا نەگەیشتۆتە ئەو ئاستەی کە لە خواستی ئێمە بیان بگاتە ئاستی جاران کە ساڵی 2013 ڕێژەی گەشتیاری لە 130 بەرز ببووە. تا ئێستا ئێمە نەگەیشتونەتەوە ئەو ڕادەیە و بە ئاسانیش ناگەینەوە ئەو ژمارە زۆرە گەشتیارەی کە پێشتر 2013 ڕویان لە هەرێمی کوردستان کردبوو، چونکە هەتاکو قەیرانەکە و بارودۆخەکان لە دەوروبەری ئێمە بەردەوامیان هەبێ زۆر ئاسانی ئێمە بتوانین دڵنیایی بدەینەوە گەشتیارانی بیانی. هەرچەندە لە ئێستادا هەرێمی کوردستان وەکو هەموو لامان دەزانین ئارامە و شەڕەکان دوورن لە شوێنە گەشتیارەکان و لە شارەکانی هەرێمی کوردستان، بەڵام ئەو دڵنیابوونە گەڕانەوەی ئەو دڵنیابوونە بۆ گەشتیاری بیانی و گەشتیاری وڵاتانی تر وا بە ئاسانیە. بەردەوام ئێمە کار لەسەر ئەو بابەتە دەکەین هەتاکو بتوانین سەرکەوتن بەدەست بینین. توانراوە کاراسانی بکرێت بۆ گەشتیارانەی کە لە جەرەوەی هەرێمی کوردستانەوە دێنە هەرێم بە تایبەت لە بۆنە
ئەوانەی لە وڵاتان دێن هیچ کێشەیان نییە لە ڕێگەی فڕۆکەخانە یان لە ڕێگەی بازگەکانەوە و پێم وابی لە هەرێمی کوردستان لە دەستەی گەشت و گوزار و لایەنەکانی دیکەی پەیوەنددار هیچ ئاستەنجان نیە بە ئاسانی دێن. ئەوەی ئاستەنگ بوو زیاتر لە شارەکانی تری عێراق بوو کە بەهۆی ئەو کۆمەڵێک ڕێ گیرا شاری مووسڵ هەموو ڕێیەکانی گیراوە، شاری تکریت و سنووری پارێزگای تکریت و دیا لە ڕێیەکان هەموو گیرا بوون. بەڵام دوای ئەوەی بارودۆخەکە کەمێک ئاسایی بووە و داعش دوور کرایەوە لە کۆمەڵێک ناوچەی دیالەوە کۆمەڵێک ناوچەی تکری تواندرە ڕێیەکان ئاسانتر بکرێن، لەوێوە کار ئاسانی کرا. بێن و گەشتیار جارێکی دیکە بێتەوە. کێشەی ئێماوەیە کە گەشتیار ناگاتەوە ئاستی جارانی خۆی ئەوەیە کە ژمارەیەکی زۆر گەشتیاری جاران ئێستا ئاوارەنە لە هەرێمی کوردستان و ژمارەیەکی زۆریش لە شارەکانی ئەنبار و مووسڵ و تەنانەت لە بەغدا و ئەو شوێنانە لە بەربار و دۆخەکەیان ناتوانن گەشت بکەن و ڕێیەکان کراوەنینە، ڕێیەکان گیراون و ڕێیان پێ نادرێ. هەموو ئەو هۆکارانە وا دەکەن کە ئەو گەشتیاری پێشتر ناوەڕاست و خواروی عێراق دێت بە ئاسانی نەگاتە هەرێمی کوردستان و ئێمەش بەپێی داتا و زانیاریەکانی پێشتر زۆربەی گەشتیارانمان دەکرێت برین لە 160 بۆ 170 گەشتیارانمان لە خوار و ناوەڕاستی عێراق بوون، واتە زۆربەی گەشتیارانمان لەو سنوورە بوون. سەبارەت بە گەشتیاری ناوخۆش بەهۆی قەیرانی دارایی گەشتیاری ناوەی هەرێمی کوردستانیش کە لە هەولێر دێ بۆ سلێمان، لە سلێمانی دێ بۆ هەولێر وەکو جاران ئەو جوڵێ نییە، چونکە باری ئابووری هاوڵاتیان وەکو جاران نییە و لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیشەوە وەکو جاران هاوڵاتیان ئەو ئارەزوو ئەو بڵێن ئەو زەوقیان نییە کە بتوانن گەشت بکەن یانە ئارەزووی گەشتکردنیان هەبێت. ئەمانە هەموو هۆکارن کە بوونەتە هۆی ئەوەی کە ژمارەی گەشتیاران و جوڵەی گەشتیاری کەم بێتەوە. بەڵێ کاک نادر، هیچ داتایەکتان هەیە بە ژمارە کە ئاماژە بە هاتنی گەشتیاران بکات لە جەژنی قوربانجا بەتایبەت بۆ هەرێمی کوردستان؟ ئێمە تا ئێستا داتامان لەبەردەستی نیە، بەڵام بەپێی بە دوواداچوونەکانمان ئاماژە و مؤشراتی سەرەتاییمان هەیە کە بۆ نمونە لە شاری هەولێر بەپێی چەند سەرچاوەیەکی خۆمان کە زانستینی نەبیان برێن لاوەچینە لە 175 تا 80 ڕێژەی تەشغیل زیاد بووە، واتە فندقەکان بەکار کەوتونە. ئەمە ئامارێکی دڵخۆشکەرە یان برین ئاماژەیەکی دڵخۆشکەرە. بەڵام لە شاری سلێمانی وەکو جەژنی قوربان جەژنی ڕەمەزان باشتر بوو لەم جەژنەیە، لە دهۆک ئێستا کەمەک برەک باشترە، واتە بڵین بە ناڕاستەوخۆ ئاماژەکان بەوە دەڵێن کە ئێستا ژمارەی گەشتیاران باشترە و چاوەڕوان دەکرێت هەتا فترەیەکی دیکەش ئەم باشیە بەردەوامی هەبێ. بەڵام دوای دەستپێکردنەوەی وەرزەکانی خۆیان در لە خوار و ناوەڕاستی عێراق ئەمە ژمارەی گەشتیاران جارێکی دیکە ڕوولەکەم بوونەوە دەکات بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بەشێک لەو گەشتیارانەی کە لە ساڵانی ڕابردوو سەردانی هەرێمی کوردستانیانە کرد بۆ گەشت لە ئێستادا ئاوەرەن لە هەرێمی کوردستان خۆی. ئەمە تا چەند کاریگەری لەسەر گەشتکردنیان هەبووە یاخود تا چەند کاریگەری کردوتە سەر ناوچە گەشتیاریەکانی کوردستان؟ لە هەر وڵاتێک لە هەر شوێنێ قەیران دروست بوو، نەئارامی دروست بوو، ئاوارە دروست بوو، بارودۆخی گەشتیاری گۆڕانکاری بەسەدادێ وەکو خۆی نامێنێ شێوانی تێدەکەوێت. بێگومانەوەی بەڕێزت ئاماژەت پێکرد کاریگەریەکی ڕاستەوخۆیان ناڕاستەخۆی کردوتە سەر بزاوی گەشتیاری لە هەرێمی کوردستان. ئەو وەکو ئاماژەشمان پێکرد پێشتریش ئەو ژمارە ئاوارانەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانن لە سەردەمانێک یاخوڵێن لە ساڵانی ڕابردوو بەشێکی زۆری ئەمانە گەشتیار بوون، بە گەشتیار داتن بە هەرێمی کوردستان. چەند ڕۆژێک دەمانەوە کۆمەڵێک پارەیان دەینا خەرجیان دەکرد لە هەرێمی کوردستان و دەگەڕانەوە ماڵەکانی خۆیان و شارەکانی خۆیان. بەڵام لە ئێستا ئاوارەنە بێپارەنە، ژمارەیەکی زۆریان بێ ئیمکانیەتن، ئیمکانیەتیان کەمە، تەنانەت هەندێک لەوانە ڕەنگە بە بنەبارگەرانی و بوونەتە بارگەرانی بەسەر بەسەر شارەکانی ئێمە، بەسەر ئابووری ئێمە، بەسەر کۆمەڵێک خزمەت گوزاری هەرێمی کوردستان. و سەبارەت بە ناوچە شوێنە گەشتیاریەکانیش کە ئاوارەی تێدا نیشتەجێ دەبن، بێگومان ئەو شوێنەی ئاوارەی تێدا نیشتەجێبی بەهۆیەوەی کە سروشتی گەشتیار جیاوازە لە سروشتی ئاوارە لە کۆمەڵێک ڕۆوە لە ڕووی کردداری، لە ڕووی هەڵسوکەوتەوە، بێگومان ئەو شوێنە وەکو خۆی نامێنێ. بێگومان ڕەنگە گەشتیار بە ئاسانی، بە تایبەتی گەشتیاری دەرەچی بە ئاسانی نەتوانێت ڕوو لەو شوێنە بکاتەوە، چونکە ئەو شوێنانە بڵێن سروشت و تەبیعەتی گەشتیاری خۆیان هەندێک لە دەست دەدەن، چونکە تەبیعەتی گەشتیار وەکو ئاماژەم پێکرد وەکو تەبیعەتی
ئاوارە نییە لێکدی جیاوازن بێگومان کاریگەری دەبێت بەڵام ئەمە هیوادارین درێژ نەخایێنێ و ئێمە کار لەسەرەوەی دەکەین کە کاریگەریە سلبیەکان کەم کەینەوە بە بەردەوامی. کاک نادر ئاگاداری چوونە دەرەوەی گەشتیارن یان خەڵکی هەرێمی کوردستانن بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەت کە بەداتا یاخود بە پێی زانیاریەکانی ئێوە ڕێژێ و گەشتیارانەی کە ساڵانە لە هەرێمی کوردستانەوە گەشتەکەن بۆ دەرەوە؟ هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان مافی خۆیەتی کە گەشت بکە لە ناوخۆی هەرێمی کوردستان و گەشت بکە بۆ دەرەوە بێگومان ژمارەیەکی زۆریش چۆن گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان گەشتیاریش دەچێت بۆ دەرەوە مەکارێکی ئاساییە بەلایەمەوە مافێکی تایبەتی هاوڵاتیانە بەڵام ئێمە بەردەوام دەبێت لە هەوڵدابین بۆەوەی خۆشگوزەرانی بۆ ئەوەی بنەما گەشتیارەکانی هەرێمی کوردستان ڕێکتر بخەین باشتر بکەین هەتاکو گەشتیار کەمتر ڕوو لە دەرەوە بکات بێگومان هەندێک هۆکار هەیە ڕەنگە ئێمە نەمان بێ بۆیە گەشتیار بۆیە گەنجان بۆیە هاوڵاتیان ڕوو لە دەرەوە دەکەن ڕوو لە وڵاتێکی وەکو تورکیا وڵاتانی دیکە دەکەن بە تایبەتی سەردەریا بە تایبەتی هەندێک ئازادی لەوێ ڕەنگە فەراهەمتر بێ وەکو لێرە فەراهەمە هەندێک گەنج ڕوو لەو شوێنان دەکەن بەو ئامانجەی ئەمە کارێکی ئاساییە بەلای ئێمەوە بەڵام وەزیفەی سەرەکی دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بریتێ لەوەی چۆن بتوانین ئێمە ژمارەیەکی زۆری گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین و بتوانین داهاتی گەشتیاری بۆ هەرێمی کوردستان بەرزکەینەوە ئێمە بە هیچ شێوازێک ڕێگە لە هاوڵاتیان ناگرین گەشت بۆ دەرەوە بکەن بەڵام ئێمە بارودۆخەکە کەشوهەوایەکە ڕێک دەخەین بۆ ئەوەی زیاتر گەشت نەکەن هەتاکو داهاتی هەرێمی کوردستان زۆرتر نەچێتە دەرەوە خۆتە زانی چەندی گەنجان هاوڵاتیان ڕوو لە دەرەوە بکەن داهاتی هەرێمی کوردستان زیاتر دەچێتە دەرەوە ئەمەش پێچاوانەی ئەو ئامانجە ئەو استراتیجەتەیە کە ئێمە کاری لەسەر دەکەین کە بریتێلەوەی داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگای کەرتی گەشتیاریەوە زیادی بکەین. بەڵێ کاک نادر لە ماوەی ڕابردوو بەپێی بڕیارێکە بوو هەر گروپێکی گەشتیاری کاچێتە دەرەوە گەشتەکە کە گەڕایەوە گروپێکی گەشتیاری لەگەڵ خۆی بهێنێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەم بڕیارە تا چەند سەری گرتۆ تا چەند کاری پێکراوە؟ بڕیار بوو کە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان ئەوانەی گەشتیار دەبن بۆ دەرەوە لە 125 گەشتیار بێنن بۆ هەرێمی کوردستان و ئێمە بەدواداچوونمان بۆ کردیە و نووسراومان بۆ بازگەکانیش کردیە بۆ هیوای هەموو لایەک هاوکار و هەماهەنگمان بن کە لە ئایندە ئێمە بتوانین هەر کۆمپانیایە کە گەشتیار بۆ هەرێمی کوردستان نێنی ڕێگەی پێ نەدەین گەشتیار بۆ دەرەوە بە واتە ئێمە ناکرێ بەردەوام ئێمە نووسینگەی وڵاتانی دیکە بین گەشتیار بۆوان ببین بەڵام گەشتیار بۆ هەرێمی کوردستانێنی ئەمە کۆمەڵێک بابەتی لە دواوەیە وەکو ئینتیمایی کۆمپانیاکانی ئێمە بارودۆخی هەرێمی کوردستان و زیاتر ڕێخستنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەبێ بەم هۆکارانەوە بکەین کە ئەو کۆمپانیانە ناچار بکەین کە گەشتیار بۆ هەرێمی کوردستان بێنین ئێمە کۆمەڵێک کۆبوونەوەمان لەگەر کردوونە زۆر جار ڕەما سپاردون نووسراومان کردووە و بڕیارمان پێ دەرکردووە کە ئەمانە بەم کار هەستن و ئێستا لە ڕێنمایی ژمارەیەکی 2015 بەپێی ئەم ڕێنمایە ئەو کۆمپانیایی گەشتیار بۆ دەرەوە دەبا پێویستە گەشتیاریش بۆ هەرێمی کوردستان بێنی لە ئایندە ئێمە کار زیاتر لەسەرەوە دەکەین زیاتر توندی دەکەین هەتاکو کۆمپانیاکان بتوانن گەشتیار بۆ هەرێمی کوردستان بێنن وەکو ئەرکێکی نیشتیمانی بۆ ئەوەی سامان و بۆ ئەوەی داهاتی هەرێمی کوردستان زیاد بکات. بەڵێ سپاس بۆ نادر ڕۆستی و تەبێژی دەستەی گەشت و گوزار.